دوانەکەی شوێن ماڵە گەورە سەرە و خوار ئەڕۆی بە پێچ و دەورە تۆ باڕووناچی وێنەی بلووری ئاوی زندگی گشارە زووری لە ڕاگوزەرتا بەدڵی پڕخەمم ڕۆژی ڕووناچی لێ کردومە بەتەمام بۆش پێم نانوێنی وێنەی فۆتۆگراف وێنەی شیرینی نازدارمانی جان نمونەی دەستی پەروەردگار بووم بە شوێنە تۆیە گوڵی بەهار بووم بە شەدەی لار و سەرپۆشی کەتان وەک مانکەتانی جەرگیانە سوتان بە شەوی تاریکی دەیجوور بۆچی ڕەسماڵیان پڕەکرێ لە نور ئەوەکەی بۆن گوڵاوەکە بۆ سەرچاوەکە کەمێلاوەکە نازداران بوونا ماسی دوئاوان بە بۆمبای ڕاوکەرێن کەوتنا سەراوان ماڵێباری کەرمیناجەن کەس نەیجێڕاوان ماڵێباری کەرمیناجەن کەس نەیجێڕاوان بۆ خۆمدانی شومە میناجەن دڵخۆشیم داوە هەرە خۆمدانی شومە میناجەن دڵخۆشیم داوە ئای لە میناخایان بەخورێبان ئەی هات چی لێ بکەمە شەڕە دەکات چاوی هەرە خۆم بە قورێبان میناجەن زوڵفی داوداوی هەرە خۆم بە قورێبان میناجەن شاری سلەیمانی زۆر ڕاست